لە ڕووی بابەتە پەروەردەییەکانەوە خۆتەزانی لە پاڵ چالاکردنەوە بەهێزکردنی یادگایە ئەم بابەت پەروەردەییمان هەبوو تا چەند سوودمەند بووی لە بابەتەکان و بابەتێک هەبووە کە هەتا ئێستا بەردەوام بی لەسەری و هەستی کرد بێ کە گۆڕانکاری لە توا دروست کردووە چ بابەتێک بوو؟ بابەتێکمان باس کرد کە باسی کات بوو زۆر سوودم لێ بینیری ئێستا کاتەکانم یعنی هەموو کردووە بە پلان سعات ئەمەنە بۆ ئەوە ئەو کارە ئەەکەم ئەم وەختەم بۆختە ئەم کارەکەم و لەلایەکی ترشەوە سوودم لێ بینیوە بۆ نمونە من جەدوەلێکم دروست کردووە بەیانێک هەتا لە بیری نەکەم لە بەری دەکەم بە تەکنیکەکان لە بەری دەکەم هەم لەوەش سوودم لێ دەبینیوە هەم لە وەختەکەش لەوانە پەروەردەیەەکە زۆر باشە دڵخۆشم بە سوودوەرگرتنە بڕواگیان دواوتە چییە چی بە بەشدار بوانە ئەڵێکا پێیان خۆشە لەگەڵ ئێمەیان بەشدار بن و زانیاریان نییە لەسەر خول و کۆرسەکانی قوتابخانەی ئۆنلاین و ئاوات ئەکادمی وڵا خولێکی زۆر باشە هەم لە بەرەو پێشچوون لە هەموو بارێکەوە فێربوونی زمانی عەرەبی بوو هەر زۆر باش بووم فێربوونی قورئان خوێندنەوە ئەلحەمدوللا هەر خۆشم باش بووم فێربوونی زمانی ئینگلیزی زۆر سوودم لێ بینی لە هەموو بوارەکان چالاکردنی مێشک